بۆ قسەکردن لەسەر ڕەوشی ئەمنی و سیاسی قەزای خورماتوو هەروەها پلانی گەڕانەوەی خێزانە کوردەکان بۆ سەرماڵ و حاڵی خۆیان میوانداری بەڕێز بورهان عادل سەرۆکی ئەنجومەنی جەماوەری خورماتوو کراوە. بۆچی سڵاوتان لەبێ کاک بورهان عادل، بۆچی تاوەکو ئێستا سەدان خێزانی ئاوارە نەیانتوانیوە بگەڕێنەوە بۆ خورماتوو؟ سڵاو لێەوە سەبارەت بە گەڕانەوەی ئاوارەکان بۆ خورماتوو خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە. خۆشبەختانە ئێستا ئێمە ئەمڕۆ من خۆم لە ناو شارا بووم، نزیکەی لە سەدا 50 ئەو خەڵکە گەڕاوەتەوە. گەڕەکەگان قەڵەباڵغەیەکی بەخۆیەوە بینیوە، بەڵام ئەو نزبەی کە نەگەڕاوەتەوە بە هۆکاری ئەمنی و هۆکاری ئەوەی کە هیچ زەمانەتێک نییە بۆ ژیانیان بۆ سەر و ماڵیان و لەوەی ئەترسن کە لە هەر ئەگەرێکا بێ ڕووداوێکی نەخوازرا و ڕووبدات و ببێتەوەی مەترسی بۆ سەر ژیانیان، لەبەر ئەوەیە ناگەڕێنەوە. ئەو ڕێژەی گەڕاونەوە هیچ زەمانەتێکی ئەمنیان هەیە یان چی هۆکارێک وای کردووە بەبێ زەمانەتێکی ئەمنی شەبێ بگەڕێنەوە؟ ئێستا ئەو هێزەی کە لە خورماتووە و ئەمنیەتی شارەکەی گرتووەتە ئەستۆ هێزەکانی ڕەدەسەریە ڕۆڵێکی باشیان هەیە لە هێورکردنەوەی بارودۆخی ئەمنی شارەکە. توانیوانە تا ڕادەیەکی زۆر بارودۆخی ئەمنی کۆنتترۆڵکەن. هەندێک جاریش شتی بچوک بچوک ڕۆدوا، بەڵام شتەکان ئاساییە و ئەو خەڵکەیشە ئەگەڕێنەوە لە ئاوارەی بێزارن، لە ژیانی ئاوارەی و دەربەدەری بێزارن ئەگەڕێنەوە. هەرچۆنێک بێ هیوایەکیان هەیە بەوەی کە هیچ نییە جارێ لەو شارە بەو هیوایە گەڕاونەتەوە. باسی دروستکردنی هێزێکی هاوبەش دەکرێت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند. ئایا تا ئێستاش دەنگۆی دروستکردنی ئەو هێزە لە ئارادا یان کاری بۆ کراوە؟ بەڵێ، دروستکردنی هێزێکی هاوبەش زۆر گرنگە، زۆر زەرورە بۆ خورماتوو. ئەبێ هێزێکی هاوبەش هەبێت، ئەبێ هەماهەنگی هەبێت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدا بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی خورماتوو. ئەگەر هێزێکی هاوبەش نەبێت، زەمانەت نەبێت بۆ گەڕانەوەی خەڵکی، ئەوەی کە ئەگەڕێتەوە وەک چۆن ئەڵێن لەسەرڕێی خۆی ئەگەڕێتەوە. بەڵام ئەگەر ئەو هێزە هەبێت بە دڵنیاییەوە لە 100% ئەو خەڵکە ئەگەڕێتەوە و هەموو لایەنەکانیش ئەگەڕێنەوە. سەبارەت بە هەوڵیش هەیە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە و لە ڕێی ئیدارەی شاریشەوە، بەڵام هەوڵەکە ئەبێت بگاتە ئاستی بەغا، لە بەغاشەوە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. حیزبە سیاسیەکان باز لە ئارامی شاری خورماتوو دەکەن. ئەگەر شاری خورماتوو ئارامە و بەرەو هێوربوونەوە چۆوەک و دەست پێشخەریەکیش بۆی ئاوارەکان بگەڕێنەوە، بۆچی تاوەکو ئێستا لایەنەکان بارگاکانیان نەگەڕاندۆتەوە یان بارگاکانیان نەکردوێتەوە لە شاری خورماتوو؟ سەبارەت بە کردنەوەی بارگای لایەنە سیاسیەکان هەنگاوێکی زۆر گرنگە. ئەگەر دەست پێشخەری بکەن، ئەگەر لە ڕێگەی ئیدارەی شارەوە بێت، ئەو هەنگاوە بنرێت زەمانەتێک و ئومێدێکی زۆر ئەگەڕێنێتەوە بۆ خەڵکی و نایشارینەوە لە خەڵکێکی زۆر چاوەڕێ لایەنە سیاسیەکان ئەو هەنگاوە بنێن و خەڵکیش بە ئومێدی ئەوەی کە لایەنەکان گەڕاونەتەوە هیوایەکی زیاتریان بۆ بگەڕێتەوە. و پێویستە لەسەر لایەنە سیاسیەکان هەنگاوی زیاتر بنێن، هەماهەنگی زیاتریان هەبێت و بچنەوە ناو خورماتوو. و پێمان باشە ئەگەرە هەرچۆنێک بێ لایەنێکی سیاسی ئەو هەنگاوە بنێت بۆ ئەوەی لایەنەکانی کەش چاوی لێ بکەن و بە زووترین کات بگەڕێنەوە بۆ شارەکە و هیوایەک و زەمانەتێکی زیاتر بگەڕێتەوە بۆ ئەو خەڵکە ئاوارە و دەربەدەرەی ئێمە. زۆر باسە کاک بورهان، بەڵێنەکانی حکوومەتی عێراق بۆ خەڵکی خورماتوو بەچی گەیشتون؟ حکوومەتی عێراقی کۆمەڵێک بەڵێنی داوە، بەڵام بەڵێنەکانی لەو ئاستانیە بێتە جێگەی متمانەیەکی تەواوی ئەو خەڵکانە. ئەگەرەوە بواە ئێستا بواە هەر هەموو خەڵکی بگەڕایەتەوە. سەر ڕای ئەوەش ئەو هێزیان کە ناردووە لە بەغاوە هێزەکانی ڕەدەسەریع ڕۆڵێکی باشیان گێڕاوە
لەو ماوەی ڕابردووە توانیویانە ئەمنیەتی خورماتوو بپارێزن و بە شێوەیەکی گشتیش نەبوونەتە لەمپەر لە بەردەم گەڕانەوەی خەڵکیدا. ئەمانە گشتی هەنگاوی دڵخۆشکەرە و بێت زەمانەتی زیاتر هەبێ ئەبێت هەمانگی زیاتر هەبێت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیشا بۆ گەڕانەوەی ئەو خەڵکە. ڕاستی خەڵکی خورماتوو بێزار بوونە لە ئاوارەیی لە دەربەدەری پێویستە بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە؟ ئەوەی کە لەسەر حکوومەتی عێراق بێ بەڵێنی داوە، بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەسەری بیکا بۆ گەڕانەوەی ئاوارەکان، حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە؟ بەداخەوە هیچ هەنگاوێکی جدیمان نەبینیوە لە حکوومەتی هەرێمی کورسانەوە. ڕەنگ هەیە حکوومەتی هەرێم بۆ خۆی یعنی بۆ هەندێک کێشەی خۆشی نەچوو بێتە بەغدا و نەیتوانی بێت کێشەکانی خۆی بگەێنێت بە لایەنی بەغداد. بۆ خورماتوش بەداخەوە وەکو بەرپرسی باڵا و لە ئاستی باڵا هیچ هەنگاوێکی دڵخۆشکەرمان نەبینیوە ئێمە خەڵکی خورماتوو. بەڵام لە ئاستی حیزب و حیزب و لایەنە سیاسیەکانی خورماتوودا تا ڕادەیەکی باش توانیوانە لە ئاستی شارەکە و لە ئاستی ئیدارەی گەرمیان و ناوچەکە توانیوانە هەندێک دانیشتن و کۆبنەوەی دڵخۆشکەر بکەن و ئینشاڵڵا ئومێدمان هەیە ئەو هەنگاوانە زیاتر بێت، ئەو هەوڵانە زیاتر بێت بۆ گەڕانەوەی زیاتری خەڵکی خورماتوو. زۆر باشە، هەمووان داوای ئاساییکردنەوەی بارودۆخی خورماتوو دەکەن و هەندێک لە بەرپرسانی کوردیش لە بەغدا ئاماژەبەوە دەکەن ئەستەما بارودۆخی خورماتوو وەکو پێش 16 ئۆکتۆبەری لێبێتەوە، کەواتە ئەو خەڵکانەی کە نەڕۆیشتوونەتەوە یان پارتەکان کە نەڕۆیشتوونەتەوە پێیان وایە وەکو پێش 16 ئۆکتۆبەری لێبێتەوە؟ خۆی ئەو قسەیە ڕاستە ئەستەمەوە پێش 16 ئۆکتۆبەری لێبێتەوە، ئەوە حەقیقەتێکە، بەڵام خۆ ناکرێت ئێمەش دەستبەرداری شارەکەی خۆمان بین، دەستبەرداری وڵاتەکەی خۆمان بین، ئەبێت هەموو لایەنە کاشمان بێنە سەر ئەو قەناعەتە لایەنە سیاسیەکانی خورماتوو ئەگەرە وەکو پێش 16 ئۆکتۆبەرشی لێنێتەوە ئەبێت ئێمە هەوڵی بۆ بدەین، ئەبێت هەوڵێک بدەین خەڵکی خۆمان ئەندامانی ئەو لایەنانەی کە ئێستاکە لە دەرەوەی شارن بگەڕێنەوە، ئەبێت چارەسەرێک بدۆزرێتەوە بۆ دۆخی خورماتوو، خۆ نابێت هەروە بمێنێتەوە تاکوکەی، یعنی ئێمە بێت لە هەر هەمومانەوە هەوڵێک بدەین بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی خورماتوو شارێکی وا گەورە نییە عاسی بێت لە کەس و چارەسەر نەکرێت، ئەکرێت زۆربەی کێشەکانی بە گفتوگۆ و هەماهەنگی و لە نێوان نەتەوەگانی شا ئەکرێت دانیشتن و کۆنگرەی ئاشتەوایی ببەسرێت بۆ ئەوەی زەمانەتی زیاتر هەبێ بۆ گەڕانەوەی خەڵکی. بەڕێز بورهان عادل، سەرۆکی ئەنجومەنی جەماوەری خورماتوو، زۆر سوپاس بۆ بەڕێستان.